ترى وكاتب فعلا أويش خوي نادا تو بوشت مادية كان تو باخر دتشيني خدمتي نكيت شون برد دات أبي كنا وش تو خدمتي نكيت شون برد دات يعني أوان بيركنوا بو أوان وسيلة بو يعني نوسين بو أوان وسيلة بو يبقى نشتكي تلا راسيا مثلا بروح عادتي واي يعني إذا هم كان أنا ناتواني جزء أو دو جال لو دو خشاف زور جال جزء أواني الواد ليه يعني بيركنوا شواني يعني دوخ كبيت الدوخ هيكوا لأنه بيركنوا يعني أوش تاني تبعه يعني زور جال يعني هيك دادان لأنه بيركنوا آخر خوي نفس الشيء خوي يكشد بيركنوا يا ما أوان يكتب بقريم أوان نية مكتب بقريم بدس معنا وبابير كينو يعني فعلا بيركنوا اشتكي كتب برا بلام تو ميلد بو أوان يبي يعني أجر بيركنوا ولا لات مع أو معناين يبي لا مش كتب برناية خوينا قبل ما على كده يعني من حتى كم أوش تاني ك دواتر من ده سكردن مع الدردة كون لا نسيم لراسياد جاري زور بي أوش تاني يعني زور بي كاتي بيركنا وكان لا بياسية كابو لا يعني أوانية بلاي قابن شو بيرم كلوتو شاشتم لنا أو بيرم كلوتو شتاني كي ترهب وقت جسم بيانو مشغول بو من بيرم كلوتو يعني بيركنا واشتيقني يكيك لو شتاني كفعلا واي كردوتو يعني كاتب يا ابو بيركنا كاتب أوانية بلاي كاتب يا ابو بيركنا بلام يكشو ده كاتكتو لنا بيركنا واي وجستشو ده وشانه دكا هرشن بركيش بيكا نابين ده يشكل يعني ونابين دكتو يشتغل أو نابين يعني أميش ده بخوت حاضر بلنا يا جعفر لأن ده بينته أو إيش دك أو فلان شدك لازم كيشانية يعني جنجويته إيش جاي دك و هذا كم من للكليات زوجاري تردات مدري له درس شو أنا قبل شو أنا كهر تلا مكانش نايا نابوهم شيء نوسينجي دكتور عرفان نازم شيء قبل هند فواري أقول كل فواري كي أداب لو أنا بيني بيتنا أنا تان لا أداب تو بينيتو لا يفواري كا وجاد هنا كبو دبي من كاسم لك يا دادا نشتم يتطلب كان يزور جار هنا عندك يعني وقبل إذا أنزاني من حزي عندك بين بلام ده أنزاني نايجي أنا زور جار بيركنا وكان اللي من دواي درس تاعت ما دري لا بيرم ذكره بيركنا وش تكنا بقولين من بعد بس مشوينا بيركم أو كوايا بلاي بس مشوينا شو زاني نان قام يعني بس مشوينا دانيش يعني بيركنا وش تك إما هم يشل قال معنا هي بلام إما خمان رينادين إما اللي جاتيه وين فرضاً تو هرشتك لو شتانا كده كيد ده تواني بيري لك تو يعني من جارك بير ما يكيك لو شتانا ويلا كتاب يبوني مروفو ده كوتكاني هي أبيت ونابتك هرب الشيء أبيت ونابتك تحدى قصة مصطلح خلق كثيرش بكاري ديري أبيت ونابت لك يو هاد روجك ده شون بوكلي لما لو سر ده كم خوم ده قرم ودش ما برآوين ويعني كومالا شد ده كم يكسر بيركنهم لوي حاضر أو برسيارة دكا أري أمشتاني ديكم أو تشيا ناکرێنەیکەم ئەی کێ پێم دەکا خۆم ئەمەم دەوێت بیکەم یا خۆم نامەوێت ئەوە چییە پێم دەڵێ ئەبێت ئەوە بکەیت و نابێت ئەوە بکەیت ئەمن لەمانەوە ئەمە من بۆ کولێ دەچم دەمێ بچمە کولێ و دەسم هەیە و تەلەبە چاوەڕێمە محازەرەی پێ بڵێم بەس کە بیرکردنەوە حازر بوو بیرکردنەوە دێ ئەو شتانەی کە تۆ دەیکەیت لێرە پرسیاری خستە سەر ئێتر شتت بۆ دەکرێتەوە تۆ خۆت هینیش لە عیلمیش تەنانەت لە مۆزوعی عیلمیش فەرزەن
نیوتن ئەو سێوە دەبینێ دەکەوێتە خوارێ و لێرەوە هیندەکە ئەمەچی خۆمان سێ و دەبینین دەکەوێتە خوارێ بەسەوەیە لەو کاتا بیرکردنەوە حازرە بیر لەو کەوتنە خوارەوەی سێوەکە دەکات یان لێکی دەداتەوە بزانێمە چیەوە ئێمە زۆر شت کە هەیە دەیکەین فەرز هەر جوولێک کە دەیکەین هەر شتێک من زەمانێکی زۆر فعلەن بۆ ئەوەی لە خۆم تێبگەم ئەمە لە مەرحەلەیەکی زووشەوە لە سەردەمی کولیەوە بیرم لە هەر جوولەیەک دەکردەوە کە دەیکەم ئەوە بۆ دەکەم بەڵام لە عینی کاتیشا من هیچ فرمانێکم بە خۆم نەدەدا بە ئەوە نەکەم و ئەوە بکەم لێ دەگەڕام بزانم خۆم چی دەکەم ئەو خۆمم یا خۆم نیم و ئەوەی دەیکەم چییە بیر مەجارێک تەمەنە و زەمەنە چوومەوە کولیە و دواتر گەڕامەوە بۆ ناغی چوار بوو کەوتمە ناو ئیترە و کاتە فعلەن بیرکردنەوە متر هێن بوو ینی تەواو کەوتمە ناو بیرکردنەوەیەکی تەواو ینی کاتم بۆ شتی هیچی تر نەما وە بیرمە و کاتت دەمنووسی ئەسەر دەرنووسەکان ماون بۆ یانێ نابوومەوە ئەوەی کە ڕایان ببینی نەم دەنووسی بۆ ئەوەی بنووسم و نووسین مۆزوعم نەبوو دەمویست بیرکەم یعنی بیرم لەو کاتا کە بیرکردنەوە حازرە ئیتر پرسیار لە زۆر شت دەکات زۆر شت کە ڕوو دەدا هەر تۆ دەیکەیت و ڕوو دەدا و پرسیاری لێ دەدا یەکێک لەو شتانەی کە بیرمە نازام چی بوو چوومە دەرێ بۆچی شت بکڕم لاڵەبجەی تازە بوو گەڕامەوە ماڵ پەلە بوو بە پەلە بەوەی نازانم چی بوو چی خستمیێنە ئەو پەلەکردنەوە هاتمەوە ماڵ و چووم شتەکەم لە ژووری هێنا و کە هاتمە دەرێ پێڵاو نەماوە کەسیش لەو دەرگایان هاتوۆتە ژوورێ و هیچ شتێکیش دیار نییە فەرزەن لەم کاتا تۆ بیل لە چی دەکەیتەوە یەک دنیا خەیاڵات دێ بە مێشتازم کاتێک کە دەزانی هیچ کەسێکیش لەوێنەوە پێڵاویش دیار نیە ئێستیش دەکەی پێڵاوەکەت ئا لەلاداناوە ئەی تۆ کە پێڵاو دەچیتە ژوورێ پێڵاو لە قاشمانیەوە حتمما لە شوێنەکە لە بەرم کردوێتەوە لە پێم کردووە ئەی باشە شوێنەکانی شەموو دیارۆ پێڵاو دیارنی هەر لێرە بیر بۆ ئەوە دەچێت تۆ بڵێ کاینی تر هەبێت جنۆکە لێ شاردنەوە بۆن ئەمە یەکێکە لەو شتانەی دێ بە خەیاڵ تا لەو زەمەنە تۆ بڵێ شتی تر هەبێت کایناتی تر هەبێت چونکە تۆ تازە پێڵاوەکە دیار نییە تەمان دواتر لەمەوە گەیشتمەچی لە بیرکردنەوە لەمەوە گەیشتمە ئەوەی پەلەکردن زۆر بێمانایە چونکە کاتێک پەلە دەکەی بۆ ئەوەی شتێک بکەی لە شوێنێکی ترا ئەو کاتت لێ وەردەگیرێتەوە و من پێڵاوەکانم ونبوو لە پەلەکردنا ونبوو بەڵام ئەگەر بەهاتایە و پەلەم نەکردایە هەر لە تا پێڵاوە ئەو کاتێک کە لە پەلەکردن هێنامەوە و دزیمەوە لە کات لە کوێ سەرفم کردەوە لە دۆزینەوەی پێڵاوەکان من سەرفم کردەوە دام نایەوە لێەوە تێگەیشتم کە ینی پەلەکردن چییە بزانە لەکوێوە دەچی بۆ کوێ لەوەوە کامە جنۆکە پێڵاوەکانی بردووە بچی بۆ شوێنێکی تر چونکە تۆ ئەم تەفسیرێکی ماقۆل نییە تۆ بڵێ وەڵای کاینێکی تر هەیە تۆ من نایبین و ئەو پێڵاوەکانی بردووە پێڵاویش دەرێ کاینەکەی تر ئەگەر خۆشی دیار نەبێ خۆ پێڵاوەکانم هەر دیارە بەدەستی شێوە بێ بنە دەبین بە ئاسمانەوە دەڕوە ینی دیارە ینی شتەکان ئاوان کە تۆ بیرکردنەوەت حازر بوو شتانێکە بوو ینی یەکێک لەو شتانەوە بزانم من لەسرم نووسیوە و مۆزۆی پێڵاوانێ لەناو دەستنووسەکانە تەسەوەر دەکەم هەبێتەوە زۆر شتی تریش کە تۆ لەناو خۆتا بیری لێ دەکەیتەوە بەرەبەرە دەیناسیتەوە دەزانی ئێمە لە کێشەی گەورەمانەوەی بیرکردنەوە تەمان دەتخاتەوە ناو ماڵەکەی خۆت کێشەی گەورە ئەوەیە ئێمە هیچ کاتێ لە ناو ماڵەکەی خۆمانێنی دایمە بیرکردنەوەمان لە دەرەوەیە ئەیتر چۆن دەتوانین بیرکەینەوە دایما ئیتر خەیاڵمان لە دەرەوەی خەیاڵمان لای ئەوانی ترە ئێستا گەرم لە حەزەی خۆتان بکەن قسەکردنەکانتان چییە باسی توزانین ئەوانی تر دەکەن ئەوانی ترکیە ئەوانی تر میسیە ڕۆناڵدۆیە تەڕەماشە میسارە یعنی کۆمەڵە شتە لە ناو ئێوە دەبێتە جێ قسەکردن و ببوورنەوانێکە مەبەستم من نییە ئەوە نییە بێتاقەتانکەمان بەس
ئەمانە ئەوی ئەوانی ترن بەس ئەم ئەوانی ترانە لە ڕاستە ئەمە یەکێکن لە ئەوانەکانی تر ئەوەنا تۆ فەرەزەن ڕووداوە هەر ڕووداوێک نییە ڕوودەدات ڕووداوێک ڕوویداوە ئیتر تۆ دەی باسی دەکرێت زانانی ئەوانی ترە تۆ باسی دەکەیت ینی فەرزەن دەچی من و لوقمان ڕۆشتین لە ڕێگا حادسەیەکمان بینی دێم فەرزەنم حادسەیە باز دەکەم ئەمە چییە ئەمە باسکردنیە ویترە گێڕانەوەی شتەکان زۆر حەزمان لە حکایەتکردنە شت دەگەڕینەوە دایمەیتە تەمان لە ڕێگەی ئەم حکایەتانە وەزیفەیەکی خۆی وەزیفەیان هەیە یعنی ئەمە ناشزانین تەنان وەزیفەکەیان چیە بۆ دەیانکەین لە کاتێکە ئەمانە وەزیفەیەکیان هەیە لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆیە ئێمە دەیانکەین بەس تەنانەت ئێمە هوشیاریژین بەوەی کە ئەو وەزیفەی هەیەانە چییە و فعلەن هەتا هوشیاریش نەبین بەوەی کە پرسیار بکەی ئەرێ من ئەم حکایەتانە بۆ دەکەم هەتا ئەم پرسیارە نەکەی ئەرێ چیم پێ دەکا ناگەیتە ئەوەی کام حکایەتە بۆچی حکایەتکردن لە ناو کۆمەلگا هینە ینی هەیە بۆ بۆتە ئیشی ڕۆژانە ینی هەر شتت دەست نەکەوێتەوە دەبێ هەر شتێک باسکە یانی شتەکەش کە باسی دەکەی ئەمە ئەلێرەیە ئەم زۆر جارەوانی کە فێکەوە گفتوگۆمان دەکریا برادەر بووین من تەمان تااقەتی هێنم نەبوو بەڕاستی شت گێڕانەوەمانە ئەوەی کاستیان دەکرد خۆشت لەکوێوە خۆش بوو لەگەڵ منابن ئەوەیە کە فعلەن لەو وینا دەردەشوت شوێنە باسکردنی ئەوانی تر باسەکە تەواو چڕ دەبوویەوە لە خۆتە و ئەم گفتوگۆی گریکی چییە گفتوگۆی گریکی فعلەن چڕبوونەوەی گفتوگۆیە لە خۆتە لە ناو بابەتەکان یانی ئەم گفتوگۆیە کە لێرە دەیخوێنینەوە ئەمە قسەکردنە بەڵام قسەکردنەکە قسەکردن نییە لەسەر ئەوانی تر ئەنە قسەکردنە لەسەر بابەتێکە بە شوێنی ئابڕۆی ئەمزانی نەمە چییە نەوە پێویستی بەڕاستی بەهێن نییە پێویستی بەوە نیێتەوە با کتێبێک بخوێنەوە قسەی لەسەر کتێب بخوێندەوە قسە لەسەر کرد ینی قسە لەسەر نەکرد چونکە تۆ خۆت چی دەڵێی لەسەر چۆن دەچی بە شوێن ئێمە لە جاتیەوەی بچین بە شوێن معلومات تا بگەڕێن کە شتەکان کە کەمووی لای خۆتە من نازانم من فەرزان ئێستا کەسێکی وەکو دیسۆسۆر بیری لە زمان کردوێتەوە دەبێتە ڕابەری زمان ناسی تازە یعنی من دڵنیام ئەگەر بیرکردنەوە حازر بێت لە لای هەریەکەتان و ڕۆژێک لە ڕۆژان بیر لەوە بکاتوەری ئەم شتەی من قسەی پێ دەکەم ڕۆژانە چییە ئەرێ بۆ من وا قسە دەکەم و ئاوا قسە ناکەم بۆچی فەرزەن لە جاتیەوەی بڵێم دەچم بۆ بازار ناتوانم بڵێم بازار دەچم بۆ بۆچی ئەمانە ناتوانم بڵێم بۆچی فلان بۆچی فەرزەن ئەو قسەیە من لەو شوێنە بیکەم معنایەکی هەیە لە شوێنێکی تر بیکەم معنایەکی تر باشە بۆچی من قسەیەکەیە کردومە کەسەکەی بەرامبەرم بە معنایەکی تر وەریگرتووە کە من نەویستۆ بەو معنایە وەریگرت چی وای کردووە ئەو معنایە لای ئەو دروست بێت ئەی معنا چییە ئەی معنا چۆن دروست دەبێت ئەی باشە وشەیە چییە ئەی معناکە چیە بکەمە دەڵێن هەمووتان معنا بەکار نایەن خەڵکی بازاریش نا لە قسەی بێ معنا دەکەی ئەی قسەی بێ معنا یانی چی ینی خۆشتەکان نەمووی ئەوەتە لەناو خەڵکان بەس ئەوەیان دەوێت بیری لێکەیتەوە ئەی چۆن بیری لێ دەکەیتەوە ئەی دەبێت فعلەن تۆ ئەو عشقت بۆ زانین و بۆ بیرکردنەوە ناڵم لە شتەکانی تر زیاتر بێت چەند زیاتر بێ ئەوەندە تۆ کات دەدەی بە بیرکردنەوەت یارمەتیت بدا لە شتەکان تێبووی یا لەبەرەوە لەبەر ئەوە من جەخت جارێکی تر یعنی ئەوە دووپات دەکەمەوە کە لە لای ئێمە و عمومان ئێستا لەم زمانە هەر شتێکی عامیشە لە لای ئەوروپیەکانیش وایە تەمان ئێستا بیرکردنەوە بێقیمەترین شتە ینی هیچ بەهایەکی نییە فعلەن من فەرزان ئێستا لەو شوێنەوە سێرم بکە ناز دەکەن کەسێکی بەتاڵم لە جاتیەوەی بچم بخۆم لە جامعە خزمەت بکەم و نازانم چیوە قسانێک کردوێت من هاتووم لێرە بۆ خۆم لە ئاوکو بە وەزە خراپەوە لەوێ دەژیم و دێم لێرە قسەی زل دەکەم و تەواو ئەوە
لێم دەدرێتەوە هەنی لەبەرەوە ئەمە بۆ وایە بۆ وا لێم دەدرێتەوە چونکە فعلەن بیرکردنەوە بە قیمەتە هیچ قیمەتێکی نییە ینی بیرکردنەوە ئێمە دایمە بە ئەوانش کە وا خۆیان وا دەزانن بیریان کردووەتەوە ئەوەی کە کردویانەتەوە وەکو وەسیلەیەک بەکاری دێن لەبەر ئەوەشە بیرکردنەوە نیە لە ڕاستی قسەیە دێ و دەسوورەتەوە قسەیەکە بۆ ئاراستەکردن قسەیەک نییە بۆ تێگەیشتن بۆ ئەوەی لە شتێک تێبگەیە لە بیرکردنەوە تۆ قسە لەگەڵەوانی تر ناکەی ناتێوانی تر تێگەی ینی لە ڕاستیا من کاتێک ئێسا و دوێنێ و ڕۆژەکەی پێشوو محازەرەکە ئەمڕۆ گەم لێ دەگرتەوە لەگەڵ برادەرێک ئاوا سێرم دەکرد دای ئەو برادەرە بوو بە پرسیارەرێ من چۆن ئاوا سێری خۆم دەکەمەوە تەوقعی نەدەکرد وتم بەل لەوەی ئەو پرسیارەکە بکە من نازانم پێم بود وتم ئەزانی ئێستا ئەوەی کە قسە دەکا بۆ منیش قسەکان تازەیە منیش ئێستا لەگەڵ تۆ دەبیسم هەندێکی کەمی نەبێکە بیرم ماوە چونکە بەل لەوەی بچمە محازەرەکە فعلەن ئەو شتانە هیچی لەلام نەبوو ینی خۆم ئامادە نەکردو بۆ ئەوەی ئەو شتانە بڵێم وە دواتیش کە وتران های من دەبێت گوێ لێ بگرمەوە تا بزانم چی وتراوە چی وتووە ئێستا ئەوەی کە لەسەر لۆکۆس لە محازەرەی یەکەم ئاوتم محازەرەی دووەم بوو تەبەن سەڵاوە زامدای نابوو سێن محازەرەی یەکەم نازانم من بیرم نەماوە چی وتووە وە شتێکیش نەبوو پێشتر حازری کەم من دام نابوو بچینەوە پەرەگرافەکە و تەسەڕم نەدەکردەوەندا کاتی بێەوە ڕوونکردنەوە کاتی بێتانی ئەمە چییە؟ ئەمە ینی لە بیرکردنەوە فعلەن تۆ قسە بۆ کەس ناکەیت تۆ قسەیەکرد نییە بۆوانی تری لێرە لە بیرکردنەوە ئایتر وتن دەبێتە شتێک ڕوو دەدا قسەکردن یە بۆ کەس ینی قسە بۆ ئێوە ناکەم لە کاتی و ئێوەش فعلەن ئەگەر بکەونە ناو بیرکردنەوە هیچ قسەیەک لە من نابیسن ینی قسەیەک کە من دەکەمەوە نابیسن ئێوە لە ناو بیرکردنەوەی خۆتانە دەکەونە سەر ینی منتقەیەک دەبینن لەناو ئەو منتقا ئێوە خۆتان بیر لەو منتقەیە دەکەن ینی دەشنا ئەو شوێنەکە خۆتان ینی بیرتان لێ نەکردوێتەوە ئەو کاتە لەگەڵ منە ئێوەش دەشنەوە شوێنە بیر دەکەنەوە لەو ناوچەیە بیر دەکەنەوە فەرزان من باسی لۆگۆس و دیمۆسم دەکرد پەیوەندی لۆگۆس بە ئینسانەوە چییە؟ ئەمە تۆ لە ناو خۆتا دەگەڕی بزانی لۆگۆس لە ناو توا هەیە وجودی هەیە دوانێکیش قسەکردنەکەی شتەکەی یانی دەچیتە شوێنێک دەچیتە منتقەیەک بیری لێ دەکەیتەوە کە پێشتر لەوانەیە بیری لێ کردبێتەوە بە جۆرێک کە ینی بە جۆرێک زۆر لێڵ زۆر تاریک کە بیری لێ کردوێتەوە تاریکتر بۆ چونکە فعلەن هەر هین نەبووە ئەوەندە داخوازی لە توانیە بۆ کرانەوەی ئەو شانەیە و کلیلی کردنەوەی ئەو ناوچانەی کە لە بۆ بیرکردنەوە دەکرێنەوە لە ڕاستیا عشقە بۆ بیرکردنەوە عشقە بۆ زانین کە زانین بێقیمەت بوو فعلەن تر لە وڵاتە نێبدا هەیە کە بیرکردنەوە بێقیمەت بوو ئەفەر یانی هیچ باهەیەکی نەبوو کەسێک خەریکی بیرکردنەوە و خەریکی ئەو شتانە بوو گاڵتەیان پێکرد ئێتر لە ناو میلەتە هیچ شتێک شین ناگێت یانی ئەو میلەتە ناتوانێت زەمەنی خۆی دروستکە ناتوانێت گیانی خۆی دروستکە نە هونەرمەندەکانی دەتوانن نە نووسەرەکانی دەتوانن نە هیچ کام لەوانە ناتوانن چونکەوانە دایمە چاوەڕێی شتێکن لە دەرەوە بێتوە مانیش تەقلیدی بکەنەوە تەواو ینی ئەمەیە کە فعلەن دەبێت ئەمە تێبگەین کە ئێمە بۆچی ناتوانین بگەین بە شتەکان بۆچی ناتوانین تێبگەین لە شتەکان لەبەرەوە نییە کە فعلەن ئێمە توانای تێگەیشتنمان لە شتەکانی لەبەر ئەوەیە کە ئێمە بەهای تێگەیشتنی شتەکان نازانین ینی بەهای ئەوە نازانین لە شتەکان تێبگەین لە ژیان تێبگەین بەهای ئەوە نازانین لەوە تێبگەینەوە بازاڕە بۆچی ئاوایە
بۆچی خەڵک لەوێ قۆڵی یەکتر دەبڕێ و بازاری شەوە هەمووشی متتەفقن لەسەری بە مشتری و بە ئێنیشەوە باشە ناکرێ قۆڵی یەکتر نەبڕن و بازارەکەش بڕوا و خەڵک بۆچی ئەم دوکاندارە هەست دەکا ئەگەر شتێک بە 500 کڕیوەتی نەیدا بە 3000 قازان ناکات ئەم بۆچی ئەمە ئەمە سەبەکەی ئەوەیە فعلەن عادەتێک دروست بووە بەبێەوەی کەسبیری عادەتی کڕین و فرۆشتنێک دروست بە کەسبیری لێ ناکاتەوە مشتری بیری لە ڕێگارەوە نە دوکانداری چونکە کاتیان نییە بۆ بیرکردنەوە کاتیان هەیە تەنها بۆچی بۆ شتەکە بکڕن و بچنەوە ماڵێ کات بۆ ئەوە نییە بیرکەنەوەریان وەزا بۆ وایە ینی کات نییە بۆ ئەوەی کە بیرکاتەوە باشەم کابرایە من سوود دەزانم ئەمە بە 1000 دینارە و ئەویش پێم دەدا بە 3000 و منیش ناتوانم پێ بڵێم بۆ پێم دەدەی بە 3000 ناتوانم پێ بڵێم چونکە پێ بڵێم دەڵە کەفی خۆتە مەیکڕەکان وە زۆر شتی تر هەیە من لە ژیانی ئێمە هەیە ئێمە بەسەریا دەگوزارین و بیری لێ ناکەینەوە بۆچی چونکە فعلەن تێگەیشتن لە شتەکان باینە لای ئێمە هیچ قیمەتێک هەست دەکەن چیمان باوە تێش گەیشتم لەو شتانە چیە و دەدا یعنی ئەوەینم بۆ دەم کا بە خاوەنی هیچ یعنی تۆ بیر دەکەیتەوە لەو شتانە و لە شتانە تێدەگەی چ مەسیرەکەت هەیە چ هینەکەت هەیە مستەقبەلێکت هەیە هیچ مستەقبەلێکی هەیە ئەوەی دەیکەی ینی فەرزە نەسەیەکێ بە من بڵێت تۆ خەریکێمەی چ مستەقبەلێکت هەیە ینی چی جواب بمەوە بڵێم چی مستەقبەلێکم هەیە ینی فعلەن جوابێکم پێ نییە بۆ کەسێک کە داوای ئەوەم لێ دەکا کە بیرکردنەوە چ مستەقبەلێکی هەیە ینی ئەمانە هەموو ئەو شتانن کە ئێمە فعلەن تایانە ناژی وە بیریان لێ ناکەینەوە وە کاتێکیشکا و فەزای بیرکردنەوە دروست بوو تەبەن ئەو کاتە نە ململانێ دەمێنێ نە حەسوودی دەمێنێ نە ئەوە دەمێنێ ئەو کاکە شایدە و مەنسە بەوای کردو ئێمە بەربینە گیانی یەکتر و حەسکەینەوە ئێمە هەمان بواە ئەو نەی وایە بۆچی چونکە بیرکردنەوە نە کەس دەتوانێت بیدا بە کەس نە کەس دەتوانێت لە کەسی وەرگێ ئەمە شتێکە نە ئەوەشە بڵێ کەسێک هەیەی و کەسێک نێتی ئەیتر شەڕی لەسەر چی بکەین هەنی شتێکە تۆشەتەوە مریشەمە و ئەویشێ هەمومانەمانە ئێشە لەسەر چی بکەین لەسەر ئەنجامە هینەکەی بەرەمەکەی ئەی تۆ تا بەیانی شەڕکەی لەسەر بەرەمەکەشی ڕوودەدا فەرەزەن ئەوە دابنێ من کتێبێکم نووسیوە یەکێک دێک کتێبەکە دەبا و بە ناوی خۆی بڵاو دەکاتەوە ینی چیە چ زەرێک لە بیرکردنەوەی من دەدا ئەوە فەرەزەن کتێبەکەی بڵاو کردەوە ئەوە کتێبەکە باش ڕۆشت و پارەیەکی باشش بێ پیا کرد و ناوبانگی دەرکرد کێەکە منزەرە دەکات ئەو یان ئەو دەبێ هەتایە خۆی بشارێتەوە چونکە ئەگەر ڕۆژێک مقابلەیان کرد لەسەر ئەم کتێبە هیچ نازانێ بڵێ یعنی ئەگەر کەسیش قسە نەکە منش قسە نەکەم بڵێم ئەو کتێبە هی منە خەڵکەس دەکا ئەو کتێبە خۆی نیەوە خۆی نەینووسیوە ئیتر لە ناوێتی تەبان کەس نازانێ ئەمە چینێکی هەیە دەبەر ئەوەی گرنگە لە ڕاستیە بەرهەمی بیرکردنەوە نیە ئەوەی گرنگە چییە بیرکردنەوە خۆیەتی نەک ئەوەی کە بەرهەم دێت ئەوەی بەرهەم دێت ئەویش گرنگە بەڵام لەوێوە گرنگ نییە کە ئەمە دەچێتە بازار و شۆرەتێک بۆ من پیا دەکا و دەبێتە ناوبانگێک بۆ من من هەندێک برادر دەڵێن باشە و کتێبانە بۆ وەرنەگەڕینە سەر زمانی ئینگلیزی ئەو خەڵکی ئێرە قیمەتی نازانێ یا پێم دەڵێن باشە تۆ بۆ زمانێک فێر نەبوویت ئینگلیزیە شتێک من ئەم شتانە بەڕاستی هینن ینی هەستەکەم من ئینگلیزی بە ئینگلیزی بنووسم و بە کوردی و ئینگلیزی فێرم یا فێر نەبوو بۆ من بەڕاستی هیچ لە مۆزوعەکان نەگۆڕێ بۆچی چونکە من
بیر دەکەم زمانی ئینگلیزی بیرکردنەوەم ناداکەی و ئەو کتێبانەی بە ئینگلیزی دەیخێنمەوە ئەو کتێبەکان نین بیرکردنەوەم دەدەنێەوە وام لێ دەکەن لە کتێبەکان ئەمارە مۆزوایە کە وتم بەو برادەرەوە من بە بامان وتم من ئەگەر شوانێکیش بوومایە ئەگەر باتە هەر ئەوە بیرم بکردایەتەوە من وەسایلی خۆم هەبوو بۆ کاتەس بە زمانێکی تر قسەم دەکرد بەڵام هەر دەگەیشتمە هەمان شتانە ینی لەبارەیە مۆزوعانەوە مادام بیر دەکەمەوە دەگەیشتمە هەمان شت لەوانەیە بەس بە زمانێکی تر بوومتایە زمانەکە زۆر شعبی بووایە وە کێ دەڵێ ئەو زمانە شعبیەش باشتر نیە لەم زمانێکە پڕ لە مستەلەحات باکسەوە من باشترینی تێکستەکان و تێکستان کە بە زمانێکی زۆر عامیانە وتراون سوکرات زۆر عامیانە قسە دەکەن بە ئەفلاتون عامیانەیە ئەو زمانێکە هەیە دیکارت بڕۆ تا وڵاتەکانی بخوێنەرەوە هەر دەڵێ توزانم هینە حاجی کەرەمەیە قسە شتەکانی هەر داواش قسەکانی زۆر بە سادەیی زمانێکی ئاسایی قسە دەکات لەبەرەوە مۆزوعەکە لە زمانانەیە لە ڕاستیە ئێترەوە من هەست دەکەم فەرزە شوانێکیش بوومایە بەو بیرم لەو دار و بەردە دەکردەوە کە لەو شاخە هەیە ئەگەر بەهاتایەوە فعلەن هەر بامان عشقەوە کە بۆ بیرکردنەوە هەمە ئەو عشقەم هەبوایە بۆ بیرکردنەوە وە دەزانم هیچ گلەیەکم لە خۆم نەدەکرد لەوەی کە شوانم بەوەم بیرم لەوە نەدەکردەوە کە بڵێم ئای باشە من بۆچی دکتۆرێکی جای معنەوە باشە منم توانایم تایەکەوە تو کار زوو چێت دەگەیشتم کە فعلەن ئەوەی پێی دەڵێن بیرکردنەوە لە ناو زانکۆیان نییە وە فعلەن من وا تێگەیشتم و جێشم هێشت و بەڵام بردمیانەوە وتیان نییە تۆ دروستی کە وەرەوە دروستی کە بەڵام ڕۆشتمەوە موساڵە بێمعنای بوو توزانم یانیەوە نەمعنای هەبوو کە بگەمەوەی کە فعلەن ئەوە تا ئەم شتەش ناکرێت جا ئەوەیە بیرکردنەوە یانی تاکە شتێکە کە ئێمە هەمانەوە لە دەستی کەسانی وە هێز نییە بتوانێت نێڵێ بیرکەیتەوە مەگەر بکوژێ مەگەر بەنجڵکە ئەوە ناوەکوتر ناتوانێت وا لێ کاتۆ جۆرێک بیرکەیتەوە کە خۆت ناتەوێت بەڵام تۆ بڕۆ بۆ ئەو بازاڕە ناتوانانی بە جۆرێک کاڵس و کەوتکەی کە خۆ دەتەوێت بەس لە بیرکردنەوەوانە لە بیرکردنەوە هاتووە کە دەکەویتە ناو بیرکردنەوە فعلەن زۆر ئازادی بەڵام لە خەیاڵکردناوانێت تۆ داڵغە لێ دەدەیت و خەیاڵ دەکەیت و حسابات دەکەیت لە مۆزۆ حسابات ئەمەوانێ لە حساباتە تۆ دایمەن بەسراوی بە بازارەوە شتەکان بەدڵی تۆ نین شتانێکی ناچارانەیە تۆ بیر دەکەیتەوەرێ بۆ نمونە کارزان بیر دەکاتەوە ئەمڕۆ ئەمبینەکەی چەند دەکا و ئەگەر ئەوەنە بکات چەند شوشە دەفرۆشە و ئەیتر تخوا بەدڵی ئەوش نافرۆشی ئەگەر بە ئەو بێ با فەرزانەی بینەکەی حەز دەکا کیلۆیەک 200,000 ئێوەی تر داڵگەیەوە نالەمەوە بیرکرد ئەو ئەوەی کە ئێمە ناومان ناوە بیرکردنەوە ئەوەشی نەتۆ لەوێ محکومی بە دەرەوەت محکوم ینی ئەوەی کایتر تۆ خۆ بیرکردنەوە فەرزانە سە تۆ بی لە عەدالەت دەکەیتەوە بی لە عەدالەت دەکەیتەوە هیچ شتێک نییە ڕێگر بێت لەوەی کە تۆ بە جۆرێک بی لە عەدالەت بکەیتەوە یا بە جۆرێکی تر بیری دەکەیتەوە تۆ خۆت بیر دەکەیتەوە هیچ شتێکی ڕێگری بکە بەڵام تۆ بی لەوە دەکەیتەوە بینەکە و بفرۆشی 1001 ڕێگر هەیە لە بەردەم فرۆشتیە مانگینەکە تۆ بۆ بیرکردنەوەت بە کەیفی خۆت نییە تۆ وەڵا بەدڵی خۆم من هەنگینەکەم داناوە ئەگەر ئاوا بکەی وەکو کابرا دەردەچێت کە بیر دەکاتەوە ئەوە هینەکەی ئەو ڕۆنەکەی کە بەسەر سەریەوەیەتی ئەم ڕۆنە ئاوای لێ دەکەم و دەیت ئاوای لێ دەکەم و دەبێتە حیوان و دوای ئاوا و منداڵێکم دەبێ و دارێک بەرز گۆچانەکەی بەرزەکاتەوە لە خیگەکەی دەدا ڕۆنەکە هەمووی دەڕژێ بەسەر و چاوی ئەمە خەیاڵاتە ئەمە محکومی بە شتانێکیانی تۆ لە بازارە محکومی بە بەهایە و شتەکە دایمە لە گۆڕانە ینی دەکرێ ئەمڕۆ هەنگینەکەی
کارزان لە بازارە ئەنگین نەبێ بۆ نمونە ئەنگینەکەی کارزان بەرز دەبێتەوە سارەکەی بۆ سیارێکە خۆی داینەناوە و سیارە دەشکرێ نزم دێتەوە بۆ سیارێکە خۆی داینەنەوە لەبەرەوە بیرکردنەوە لەم شتانە بەڕاستی شتێکی ناچارانەیە بەڵام من بیرکەمەوە لە عەدالەت بیرکەمەوە لە ئازادی بیرکەمەوە لە چاکی بیرکەمەوە لە هەر تەنانەت لە کۆمەلگا بیرکەمەوە بۆم کۆمەلگا چییە بۆ ئاوان بۆ خەڵک ئاوایە نەک بیلەوە بکەمەوە چۆن دەستکاری کەم چۆن چاکیان کەم چۆن هیدایەتیان بدەم بۆ سەر ڕێگا ئاخرجا ئەوەیە جا فعلەن ینی مۆزۆی عەدالەت ینی ئێمە لە شوێنێکەوە دەیکەینە بابەت کە بابەتێکی ساختەیە ینی ئەوەی ئێمە قسەی لەسەر دەکەین عەدالەت نیت بۆچی چونکە فعلەن لەوێەوە هێناومانە ئەوە تەحدیدی دەکات ناچارمان دەکا بە شێوەیە کە دانراوە بی لە عەدالەت بکەینەوە ئەمەش ناچارمان دەکات بەڵام کە تۆ لەمە دەردەشی بۆ نمونە کارزان لەوە دەردەشێبی لەوە بکاتەوەرێ قازانج دەکات لەم هەنگوینە یا زەرەر دەکات بەس بێبی لەوە بکاتەوە ئەرێ سیعر بۆ ئاوا هەڵبەز و دابەز دەکات ئەرێ ئەم سیارە چیە دانراوە باشە کێ دەڵێ ئەمانگوینەی من ئەوە نەدەکات بۆچی ئەوە نەدەکات باشە بۆچی ئەمانگوینەی من ئەوە نەدەکات و بەڵام بۆ نمونە ئاوە تەماتەیەک ئەوە نەدەکات بێ لە سیعر بکۆڵێتەوە بچێ بە شوێن ئەم نرخانە بزانێت کێ دایناوە ئەمە لەکوێوە تەحەکوم بە نرخ دەکرێت ئەلێرەوە ئیتر بیرکردنەوە دەچێتە کوێ دەچێتە شوێنێک کە ڕەبتی باچیەوە نامێنێ لە دەرەوە نامێنێ ئەی باشە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کڕین و فرۆشتن بکەین و سیارانەی هەنن سیاری ڕاست بن و ئێمە بە جۆرە کڕین و فرۆشتن بکەین کە نەحەقی نەکەین کە عادل نەبین ئەی کڕین و فرۆشتن چییە خۆی ئێمانە هەمووی کۆمەڵە پرسیارن کە تۆ بدەیت شوێنیان دەکەوی ئەو کاتە بیرکردنەوەت ئازاد دەبێت بۆچی چونکە بابەتەکانت وابەستە نین ئازادن ئەو کاتە تۆ بیل لە نرخ دەکەیتەوە لە هەر شوێنێک نەک بیل لە نرخ دەکەیتەوە لە خوڕناوە دێتر لێرەوە تۆ دەچیتە ناو مۆزوعی اقتصاد و لە اقتصاد تێ دەگەیت و یعنی فەرزەن مارکس کە تەحلیلی اقتصادی کردووە لەکوێوە دوو لێوە بۆ ئەو قەزیانەی کە شتی شەخسین و ئازاری داوە بەرەبەرە چی کردووە خۆیانی لێ ڕەها کردووە و ئیتر وای لێ هاتووە بتوانێت چی بکە بیر لە بەها بکاتەوە خۆی بەها خۆی چییە نەک بیلەوە بکاتەوە ریام خانووی من ئێستا چەند دەکات و دواتر چی دەکات جا ئەمە هینەکە کێشەکە لێرەیە ئێمە چۆن ئەو بابەتانەی لەوانەی کە شەخسین ئێمە تەمان لەوانەی کە شەخسین دەتوانین بەرەو ئەوانە بڕۆین کە یانەوانەی کە وابەستەمان دەکەن بەرەو ئەوە بڕۆین بەرەو ئەوە بڕۆین کە گشتیە واوەی کار وابەستەمان ناکە یعنی ئێمە کە بیرمان کردەوە باوا بڵێم ئەوەی دەبێتە بابەتی بیرکردنەوەمان چی لێ دێ دەپچڕێ لەوەی کە وا بەستەمان دەکات پێ ئیتر لێرا تۆ بە پێ مەساڵحی خۆت و بیلەوە ناکەیتەوە ئەرێ هەنگوینەکە و چەند کە بیلەوە دەکەیتەوە ئەرێ هەنگوین بۆ ئەوەندە دەکات بۆ لە کاتێکی ترا ئەوەندە دەکات ئەم دەکاتە چی ئەوەندە دەکات ئێ باش ئەم پارەیە چیە من پارە دەدەین لە جات ئەمانەتر دەباتە ناو ئەوەی کە بەرچاوت ڕۆشن بێتەوە بازار چییە وەچی ئاراستەی دەکات چی تەحەکومی پێ دەکات و خەڵک بۆ کڕین و فرۆشتن دەکات ئایا کڕین و فرۆشتن هەرەوەیە هەر ئەوەندەیە ئێمەتەینەکە ئەوەندە دەبینین کابرای دوکانداران ئەوەندە دەبینێ ئەمە وارەیە چەند دەباتەوە بۆ ماڵ ئیتر بیلەوە ناکاتەوە کە ئەمەی ئەو دەیکا ڕەبتە بە یەک شەبەکە لە پەیوەندیەوە چۆن ئەم شەبەکە لە پەیوەندی تەحلیل دەکەی لێکی دەدێتەوە ئەمە کاتی ئەمە قیمەتمان ینی بیرکردنەوە بەهای لە لامان پێیا کرد ئێستا ئێوە ناتواننەوە پرسیارانە بکەن هەر یەکەتان ناتوانێت ئەو پرسیارانە بکاتە لە ژانی ڕۆژانە ینی تۆ هەموو شتێکت شیاوی ئەوەیە پرسیاری لێ بکرێت چونکە هەموو ئەوەی لەم وڵاتە دەگوزارێ بەبێ بیرکردنەوە دەگوزارێ بەبێ تێگەیشتن لێ دەگوزارێت
ئێمە دەیکەین بە بێەوەی بزانین بۆ دەیکەین و بە بێەوەی بزانین چییە ئەوەندە دەزانین ئیشمان وا دەڕوا و بیریش لەوە ناکەینەوە باشە بۆچی ئاوا دەڕوا ئەی ناکرێن نوعێکی تر بڕوا و باشتر بڕوە ئەمانەتە تەبانی تر وا دەکاکە ئێمە کاتێک کە ئێمە ئاوامان لێ هات وا بیرکەینەوە ئەوە فعلەنی تر بیرکردنەوە بەهای هەیە لە ئێمە و بیرکردنەوە بێ بەهاترینی شتەکان نیە لە ئێمە و میلەتێک کە بیرکردنەوە بەها لە ناویا پیا دەکا ئێتر دواتر ئەو میلەتەیە فعلەن دەتوانێت زەمانێکی تازە بێنێتە ئاراوە و دەتوانێت ژیانێکی نوێ بێنێتە ئاراوە و بەبێ بیرکردنەوە ممکن نییە بیر لە ژیانێکی تازە یا بیر لە گۆڕان لە ژیانە بکەینەوە ئەوە یەکێکە لەو شتانێک کە مارتن هایدگەرە هینێک دێنێتەوە قسەی مارکس دێنێتەوە کە لە ئاساس فەیلسوفەکان خەریکی تەفسیرکردنی گیان بوون گیانیان نەگۆڕیوە خەریکی تەفسیرکردن و لێکدانەوە و تێگەیشتن بوو نەک گیانیان گۆڕی هایدگەریش باسیەوە دەکات دەڵێ ئێمە هەتا گیان بینیەکی ڕۆشنمان نەبێ ئەی چۆن دەتوانین بیگۆڕین لەبەرەوە ئیشەکە بەل لەوەی لە بە گۆڕینی گیان دەست پێ بکە بە گۆڕینی گیان بینی دەست پێ دەکە لەبەرەوە ئەرکی بیرکردنەوە ئەرکە ئەساسی ونچینەیەکەیە ئەمە ئەرکی ئەو بیرکردنەوەیە ئەو توان ئەو هێزەیە ئەو بەهرەیە کە لە ناو ئینسانە هەیە و فعلەن ئینسانیشی پێجا دەکرێتەوە لە حیوان کە ئینسان لە ناو خۆیان قیمەتی نازانێت یعنی لەلای بێبەهایە و ئەمە فعلەن بیرکردنەوە و بیر نەکردنەوە ڕەبتی ڕاستەوخۆی بە وجودی تۆوە هەیە بە مەسیری تۆوەیە وەک ئینسان یعنی وەک ئینسانێک نەک وەک ئینسان لە ناو کۆمەلگایەکی دیاریکراوە وەک ئینسانێک لە هەر شوێنێک بیت تامان ئەلێرەشا مەفهومی ئینسان دەگۆڕێنە کاتێک کە تۆ بیل لە ئینسان دەکەیتەوە تۆ کە لێرە بیل لە ئینسان دەکەیتەوە بیل لە ڕێگەی و پەیوەندیانەوە بیری لێ دەکەیتەوە کە لەو دەور و بەرا هەیەی لە ڕێگەیەوە بیری لە ڕێگەی خۆیەوە خۆی بیری لێ ناکەیتەوە هەر وەکو نرخەکەەوە بینەکە کە باسمە لەبەرەوە ئەو چارە نووسن نابینی کە ڕەبتە بە بیرکردنەوە بەس کە ئەوە بیرت لێ کردەوە و کاتە فعلەن هەست دەکەی چ پەیوەندێکی چارە نووساز لە بین وجودی ئینسان و بیرکردنەوە یعنی چارە نووسی ئینسان نەک مستەقبەلی ئینسان دوا ڕۆژی ئینسان دوا ڕۆژ نا چارە نووسی ئێمە لەبەر دوا ڕۆژی ئێخۆمان ئێمە بیر لە چارە نووس ناکەین و هەتا بیریش لە دوا ڕۆژ بکەینەوە دوا ڕۆژ لە لەمان چییە؟ چارە نووسە لە کاتێکا دوا ڕۆژ ئێمە چییە؟ ئەوەیە وەزیفەیە کە دەبێ و خوێندن تەواوکەیت و ژنێک بێنیت و لە ماڵەکەدا دانیشیت و قامیەکەت هەبێت و سیارەیەکەتە چوزانم ئەو شتانێکە کان ئەمە دوا ڕۆژی ئێمەیە یعنی هەر کە سەمانەی نەبووەوە دوا ڕۆژی نییە ئێستا من بۆ نمونە حەج دوا ڕۆژێکم نییە من فلیمی خۆم سووتاندوە چونکە وەزیفەمەیەنە خانومەیەن هیچم نییە هەراوام و سووتاندووە بەس ئەمە من لەکوێوە سووتاندوومە لەکوێوە لەوێەوە کە فعلەن مەشغوڵم بە چارەنووسی خۆمەوە مەشغوڵ نیم بە داهاتی خۆمەوە و بیرکردنەوە ڕێ ئەوەی نیشان داوم بیرکردنەوە منی بەرەوە بردووە کە بیرم لای چارەنووسم بێ وەک ئینسانێک بیرم لای مستەقبەلم نەبێ وەک کەسێک کە لێرە مستەقبەلەکەی بۆ دیاری کراوە چیە ئێستا مستەقبەلەکە دیارە بۆ هەموو کەسێک دیارە مستەقبەل چییە ینی مستەقبەل کۆمەڵەشتی دیاریکراون تۆ گەیشتی بەوانەوە مستەقبەلەکە زامن کردووە ئەم مستەقبەل مەوزوعەکە چارەنووس مەوزوعێکی ترە ئەمانە کە تۆ دێتە ناو بیرکردنەوە ئیتر هەموو ئەو شتانە ینی گیانێکی تر دێتە هەرەوە کە ئەو گیانە تا هەرەوە ئەو کاتەی تر شتەکان جۆرێکی تر دەبین
وهتا شتەکان وان نەبینی هەتا بینینت بۆ ئەو شتانە نەگۆڕێ و معنای ئەو شتانە لەلا نەگۆڕێ ئەو شتانە هەر فشاری خۆیان لەسەرت هەیە و ئەو شتانە هەر تۆ دەبەستنەوە نایەڵن فعلا بیل لە چارەنووسی خۆت بگێ من خودبەکەم تەواو Claro,